ئەچینە لای تەوەرێکی ترێم ئێوارەی کورسات مەگەزین و باس لە بەشێک لەو چالاکیاناکەین کە بە خۆشحاڵیەوە لە جەرەوەی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە چاراوگا ڕێک ئەخرێن و چەندین کەسایەتی یاخود بڵێم کوردانی چاراوگا ئەتوانن لەڕێی ئەم جۆرە چالاکیانەوە بێبەش نەبن لە بەشێک لەو کللتورە یاخود بابەتە گرنگانەی کە لە نێو هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بەڕێواچێت و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردیەکێک لە ڕێکخراوە چالاکەکانە و بۆ ئەم ساڵیش لە ئێستا لە پلانیانە هەیە چەند چالاکیەک بەڕێوە بن. زۆر بەڕێز گۆڤ ئەحمەد کە بەڕێزان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریسانیان ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ و گفتوگۆکەین دەربارەی چالاکیەکان. کا گۆڤ سڵاوت لێ بێم کاتت باش بێ. سڵاو لە ئێوەی خۆشەویست، هیوادارم کە باش بن. سپاس بۆ کورساتی ئەزیز. زۆر سپاس بۆ بەڕێزە، زۆر خۆشحاڵ بووین. اینجا بابزانم لە ئێستاە ڕێکخراوەکەی بەڕێستان ئامادەکاریەکات بۆ چەندین چالاکی وەکێک لەو چالاکیانە چالاکی هیچ لەیە وارووا چەندین کۆنسرتیشە. بزانم ماوەی چەندێکە سەرقاڵن و هەندێک زانیاریمان بێتە لەبارەیانەوە. بەڵێ ئێمە زیاتر لە 21 ساڵە کاری ڕێکخراوەیی دەکەین و بەریتانیا ژێکێکین لەو تۆڕە ڕێکخراوەیانەی کە زۆرترین چالاکیەکەین و دەشمانەوێ لێرە خەڵک بە خەڵکی کورد یاخود هاوڵاتی کورد بە کولتورەکەی خۆی ئاشنا بکەینەوە کە گرنگە زۆر بەلامانەوە. ئەستان هەنێک کورداتون بۆ وڵاتە تەنها ئەزانن کوردن کللتور و دابوونەری تێم وڵاتی خۆیان لەبیر چۆتەوە کە خاچی پیرۆزی کوردستانە. و دەتوانم لێرەوە بە لە قسەکانیشم دەستپێک سپاسی کورساتی ئەزیز بکەم کە هەمیشە دەنگێک بووە بۆ ئەوەی کە پەیامی کوردستانیان بگەێنێ لە بەریتانیا و لە وڵاتە ئەوروپیەکان و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردیش حالیان ئێستا ئامادەکاریەکەین بۆ شەوی چلە لەبەرەوەی دوێنێ ئەخیر ڕۆژی دەوامی خوێندن بووە لێرە. پێمان باش بوو پێرێ ئەخیر ڕۆژی دەوامی خوێندن بووە، پێمان باش بوو ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە کە خەڵکێکی زۆر میوانداری کراوە لە هەر چوار پارچەکەی کوردستانەوە هاتوون بە هەر چوار زاراوە جوانک خۆشەویستەکەی کورد گۆرانی ئەوترێ و کۆمەڵی ئەرشیڤیشتان بۆ نێرین کە لێرە ئەمڕۆ تۆمارەکرێ و چەندین هونەرمەند ئەمڕۆ ئامادەییان هەیە لێرە لە هەر چوار پارچەکەی کوردستانەوە کە بۆ شەوی چلە کە بۆ شەوی یەڵدا کە لێرە کورد بە شەوێکی تایبەت و پیرۆزی ناوەبا چونکە دەتوانین بڵێن درێژترین شەو شەوی یەڵدایە و لێرە خەڵکانێکی زۆر لەو شەوەیە ئاهەنگە ژێڕن و کۆبنەوە و یەکتر ئەناسن و کولتوری کوردی پیشانی ڕەوەندی کوردی ئین کە لێرە ئێمە و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و ماڵی کوردانی بەریتانیا تۆڕێکی بەرفراوانی لەسەر تاسەری شانشینی یەکگرتووی بەریتانیا و ساڵانە چەندین فیستیڤاڵەکەین. هەموو ساڵێکیش 70 بۆ 80 هونەرمەند بانگشت شانشینی یەکگرتووی بەریتانیاکەین. لێرە شۆ دەمەوێت سپاسی حکوومەتی بەریتانیا بکەم کە بەگشتی هاوکارمانن بەگشتی پشتیوانمانن و ئێمە بە فەرمی لێرە کار دەکەین بۆ ئەوەی کە کولتوری کوردی بناسێنین زۆر باشە خاچی ڕنگینی کوردستان لێرە ڕنگ بداتەوە لە نێو ناخی گەنجەکانمان. دەستخۆش کا گۆڤ من پرسیاری ئەوە بکەم بزانم چالاکیەکانی ئێوە بەردەوامیان هەیە و چالاکیەکان بە بانگێشتنامەیە واتە ئێستا ئەم دوو چالاکیەکێک کە ئێوە بە ئەنجامی ئەگەێنن لەم چەند ڕۆژێ ئایندەیە ئەمانە بە بانگێشتنامەن یاخود چۆن کوردانی با بڵێم تاراوگا ئەگەر یاخودوانی کە لە بەریتانیان بە شێوەیەکی گشتی ئێستا گەر بیانەوێت پرۆگرامی کورسات مەگەزین ببین و بیانەوەی لە چالاکیەکانی ئێوە بەشدار بن جواب بڵێم بزانم بە بلیتە بلیت ماوە یاخود بانگێشتنامەیە چۆنە؟ بەڵێ خاص ئەمڕۆ کە شەوی چلەیە کە ڕۆژی چلەیە توانین بڵین شەوی یەڵدا ئێمە چەند کەسێکمان بان کردو چەند عایلەیەک چەند خێزانێک کە دڵسۆزن کە ئەوان چکە بەڕاستی هۆڵی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد هەر 250 بۆ 300 کەس ئەگرێ و لێرە کوردێکی زۆر زۆری ژێ پەیوەندیمان پێوە کا دەتوانێت بچنە سەر سایتەکانی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە فەیسبوک لە سایتەکان لە ئینستاگرام لە تۆڕی ئۆنلاین لە دنیاە لە گوگڵا لە هەر سایتێکی کە بێ بچن سەیری بکەن و بەشداری چالاکیەکانمان بکەن لە ڕێی ئۆنلاینەوە. ئەمە یەکەمین چالاکیە کە ئەمڕۆکرێ لە هەفتەی ئایندەشا 3 سیلسیلە کۆنسێتی گەورەمان هەیە لەگەڵ چەند کۆمپانیایەکی گەورەی کووردا و بەڕێز کاک شەهران بەڕێوەیە با و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد سەرپەرشتی چەند دۆنیشنێک دەکات و هەر کەسێک حەزی کرد لە ئەو کۆنسێتانەیە بەشدار بێت کە بەڕێز ناسری ڕەزازی و نەجبەدینی قوڵامی سێ کۆنسێتی گەورە ئەنجامەدەن و لە داهاتووشدا بۆ ساڵی داهاتوو چەندین کۆنسێت و پێشانگا و بابەتی کولتوریمان هەیە کە لێرە ئەنجامی دەین و هەر چالاکیش ئێمە لە ئۆفیسی سەرۆکی ڕێکخراوەکەین بەبێ خواردنە فۆلکلۆرەکان نابێ بەڕاستی. ئەمڕۆ زیاتر لە 50 نوع خواردنی کوردی ئامادەیە کە خەڵک خۆی ئامادەی کردووە کە ڕێکخراوەکە خۆی ئامادەی کردووە و
پێشکەشی ئەو خەڵکەیەکە چکە بەڕاستی خەڵکی ئێمە مشتاقی ئەو خواردنە کوردیانن لێرە دەیانێت بۆ نمونە هاتن بەشێکی ئەو کلتورە جوانە ببینن لە خواردن و لە جلی کوردی بڕاتان بێ ئێستا من حەزم کرد چەند ڤیدۆیەکتان بۆ بنێرم هەمووی بە جلی کوردیەوە دانیشت باشە کاگۆڤە لێرە من پرسیارێکم هەیە جلی کوردی ئامادەیە باشە لێرە پرسیارێکم هەیە بزانم جگە لەو کەسانی کە کوردن و لە تاراوگاژین و لە بەشێک لەو چالاکیانەی کە تو ئاماژەت پێکرد تیای ئامادە بن با بڵم کەسانی جگەل لە کورد و بەتایبەتی شەو کەسانی کە بەریسانین خۆیان ئایا ئامادە بن و تا چەند مای خۆشحاڵیە بۆ ئەوان جلی کوردی و خواردنی کوردی و یاخو بڵم ئاشنابوونیان بە کلتوری کوردی ئەو کەسانی کە کوردنی بێگومان بەشێک ناڵێم زۆرینەی بەشێک لە هاوڵاتیانی بەریتانی بەشدار دەبن ئەوانەی کە زیاتر حەزەکەن تێکەڵاوی کلتورە جیاوازەکان ببن بڕواتان بێ خەڵگەی هەم لە خواردنەوە لە هەڵپەرکێوە یعنی تەنانەت لە جلەکانی شەو من دایم لە ئۆفیس چەند جلێکم داناوە خەڵکمان لەگەڵە خەڵکی بەریتانی لێرە هاوڵاتی بەریتانی دێ جلەکات جلە کوردیەکانی من لە بەرەکاکە زۆر دڵخۆشە بم ئێمە مستەر ریچاردمان هەیە کە خاوەکەی لە لەندەن بەردەوام جلی کوردیە لە بەریکا ئەمەش مای خۆمان زیاتر پیشانینەتەوەکانی کە بێ و هەندێک کات بۆ نمونە چالاکی مەیدانیمانە بێ لە سنتەرەکان لە سکۆتلەندا لە بێرمیگام لە لەندەن لە مانچستەر لە شارەکانی کەوە گوتم ئێمە تۆڕێکی بەرفراوانی و یەکەمین ڕێکخراوی نێودەوڵەتین لە بەریتانیا کە توانیمانە بەو فراوانیە کار و چالاکی بکەین و تەنانەت لەم هەفتەیەشا زیاتر لە 8 چالاکیمان هەیە یعنی ئەمڕۆ لە ئۆفیسی ڕێکخراوەکە کە زیاتر لە 300 کە زەگرێت چالاکی هەیە بەیانی و تا سەری مانگتایەکی یەک چالاکی هەیە و دەرگای ڕێکخراوەکە کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانی خۆمان و هاوڵاتیانی بەریتانیش تەنانەت ئەم شوێنەی کە من لێی دانیشتوم زیاتر لە 15,000 کتێبی تێدایە کە یەکەمین کتێبخانەیە لە دوای کەیسیسیەوە کە دروست بووە و دەیەوێت خزمەتی کۆمەڵانی خەڵکا کە کەیسیسی جێکێک وە لەو ڕێکخراوە گەور و بەفراوانەی کە کاتی خۆی جەنابی مام جەلال و مامۆسای ئیبراهیم محمەد و کۆی ئەو سەرکردە گەورانەی کورد لەوێەوە خزمەتێک گەورەیان کردووە هیوادارین ئێمە توانای ئەوەمان هەبێت لە دوای ئەوانەوە بتوانین چەمکێکی ئەم خزمەتە گەورەیە بگرین و خزمەتێکی بەرفراوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ڕەوەندی کوردی بکەین چکە بەڕاستی ڕەوەندی کوردی مشتاقی ئەم چالاکیانن ئاواتی ئەم چالاکیانە خوازن و هەر کەسێکیش حەزی کرد ئێستا بۆ نمونە کۆنسێرتەکانی ناسری ڕزازی و بەڕێز کاک نەجمەدینی غوڵامی و هونەرمەندە بەڕێزانە ئێمە وامان کردووە کە بە تکت بێ بەڵێ کۆمپانیایە خۆی وەکو چۆن بڵێ قازانجوویستێک نیشانداوە ئێوێ خزمەتکە بەڵام لەو ڕێگەیەوە ئێمە دۆنیشتەکەمان وەرگرتووە لە پێشکەشکردنی پەیامەکانمان لێ لفلێتمان هەیە بە خەڵک لەوێت چەند پەیامێک لەسەر ستەیج پێشکەشەکەین کە هونەر پێویستی بەوەیە کە دەعم کرێ خزمەت کرێ بۆیە لە ئایندێکی نزیکیشدا کۆمەڵێک چالاکی زۆر بەرفراوان لێرە ئەنجام بدەین کە دەتوانین بڵێن ئێمە نوێنەرایەتیشمان هەیە لە هەرێمی کوردستان بەڕێز نسبەتوان بەڕێوەیە بن بەردەوام لەوێش کار و چالاکیەکەین هەنی تەنها بەریتانیا نیە لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی دیکە بەردەوام نوێنەرانمان خەریکی کار و چالاکی زۆر باشە کاگۆڤامە پرسیاریەوە بکەم بزانم کە بۆ ساڵی ئایندا ڕێکخراوەکەی بەڕێستان کار و چالاکیەکانی چی ئەبێت ئەگەر بەشێک لە کار و چالاکیەکانی بە بینەران ئاشنا بکەین و هەر چالاکێکیش کە لەم بم پشێوانە بۆ نمونە بە ئەنجامەگەن ئێوە تا چەند پێشوەختە با بڵم کار و چالاکیەکان بڵاو ئەکەنەوە بۆ ئەوەی کە لانی کەم بەشێک لەو کوردانی ئەگەر هات و دەرفەتیان هەبێت لە کار نەبن یاخۆت پشوو بێت بتوانن بێن لە کار و چالاکیەکانی ئێوە بەشداری بکەن. بەڵێ بێگومان ئێمە ساڵانە بەشێکی چالاکیەکانی خۆمان بڵاو دەکەینەوە بەشەکەی تری هەڵەگرین بۆ گۆڕانکاری و ئاڵنگاریانی کە لە بەریتانیا دروستە بێ بۆ نمونە لە بواری پەنابەریە بۆ نمونە لە بواری خێزانە ئێستا وەکو پێم وتنەم ئۆفیسێکە دانیشتوم 15,000 کتێبی تێدامە ڕاستە کتێبخانەیە بەڵام هەر لەم ئۆفیسەوە کێشەی کۆمەڵایەتی کوردەکانمان لێرەوە حلەکەین هەر لەم شوێنەوە کێشەی گەنجانمان حلەکەین کە لێرە بۆ نمونە لە بابەتی دەرمان و لە بابەتی هەندێک بابەتە سەرکەرەکان کە توش دەبن لێرە ئامۆژگاریانەکەین لێرە لە بابەتی پەنابەریەوە خزمەتیانەکەین هەر ئەم ئۆفیسەیە کە هەر ئەم کتێبخانەیە کە دەتوانم بڵێم لێرە مناڵانی گەنجی یاخو مناڵان و گەنجانی کورد فێری زمانی شیرینی کوردیەکەین و دەتوانم بڵێم هەر لێرەشەوە خانمان و گەنجانی کورد لێرەوە فێری زمانی ئینگلیزیەکەین چونکە بەڕاستی کە گەنج دێتە وڵاتەوە پێڵین بخوێنە چونکە خوێندن کرد بڵێم گرنگی و مەهامی خۆی هەیە گەنجانمان لێرەوە گرنگی خوێندن بن چونکە بەڕاستی خوێندن
کاگۆڤە گوێبیستی ئێمەیت؟ بە داوای لێبوردنەوە وا دیارە پەیوەندەکەی کاگۆڤە ئەحمەد داخرایەوە لەگەڵمان. سوپاس بۆ بەڕێزیان کە لەگەڵمان بوون و گفتوگۆمان کرد لەباری بەشێک لە چالاکیەکان. کاگۆڤە دووبارە لەگەڵمانیت؟ لەگەڵ داوای لێبوردنەکە فەرموو ئاساییە گرنگە بەلای ئێمەوە بتوانین شەبکاتێکی گەورە دروستکەین لێرە وەکو کورد لە هەر شوێنێ بوو کورد بە کورد بناسرێنرێ و ئاڵای پیرۆزی کوردستان و خاکی پیرۆزی کوردستان هەمیشە سەربەرز و سەربڵند بێ کە ئێمە هەمیشە وامان بیر کردوتەوە و بۆ ساڵی تازەش ئەو کتێبەی کە لێرە بەڕاستی ئێمە مەهاممانە بۆ مناڵانی کورد لێرە بڵاوی بکەینەوە. کتێبی کوردستانە من حەزم کردەوە ئێستاگە نوسخەیەەکە بێ پیشانتانی بەم ئەو کتێبم بینێ. ئەم کتێبە لێرە بۆ مناڵان بە چاپ گەیەندراوە و ئەم کتێبە دوو زمانە مناڵمان هەیە کوردیە زانێ و ئینگلیزیە زانێ، مناڵیشمان هەیە تەنها ئینگلیزیە زانێ. کەم کتێبە دوو زمانە کوردی و ئینگلیزی کە گەورەی خۆی هەیە. ئەم کتێبە لێرە ئەمانەوە بە مناڵانی کورد بڵین کە پرۆژێکی زۆر گەورە ئەبێ لەسەر تاسەری دنیا بۆ مناڵانی هەموو کورد. ئەم کتێبە یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی ئێمە کە دەمانەوێت مناڵانی کورد لێرەوە فێر ببن لە نیشتیمان و مێژوو وڵاتی خۆیان، چونکە بەڕاستی لەوانەیە لە مناڵەکانمان بپرسێنرێ. خەڵک هەیە لە مناڵەکانمانە پرسن کوردستان لەکوێیە، کوردستان چەند نەتەوەیتیە، کوردستان چەند ئاینیتیایە. بۆی ئەم کتێبە گەورەترین پرۆژەیە و بە سەدان هەزار دانەی لێ تەبعەکرێ و تەنانەت ئەیکەینە پرۆسێ هەوڵە دەین بیکەینە پرۆسەی خوێندنەوە لە بەریتانیا، چونکە بە دوو زمانە و لە ئێستاشا 5,000 لێ چاپ کراوە و 88 لاپەڕەشە. بۆی ئەگەر مناڵێک پرسیاری کرد بۆ 88 لاپەڕەیە با ساڵی 88 بیر بێتەوە کە کیمیابارانی هەڵەبجەی شەهید کرا کە 5,000 شەهید بوو. بۆیە ئێمە هەموو بابەتەکانمان لێرە نووسیوە کە گەورەترین پرۆژەی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردە و ئێمەش خۆمان بە خزمەتکاری ئەو خەڵکە ئازانین. شەوان درەنگ هەر کاتێ پەیوەندیمانەکەن ژمارەکانمان لەلایەن بەرپرسانی ئێرەوە هەیە لە ڕێکخراوەکە دانراوە لە خزمەتیانە. بە هیوای بەردەوامیتان سوپاس بۆ بەڕێز گۆڤە ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەریتانیا کە لەگەڵمان بووین. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزە.